ئەم کاتتان باش بیسەرانی رادیۆی کوردستان 24 و بینەرانمان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کۆتا پرۆگرامی مێتاڤێرسان لە رادیۆی سۆشیال میدیای کوردستان 24ەوە پێشکەشەکەین. ناڵێم بەداخ ناڵێم بە خۆشحاڵیەوە ئەم جارە ئەڵێم بە نیگەرانیەوە لە بەرەوەی کە ستافە ئازیزەکەم و ئێوەی بینەر و بیسەری ئازیز بەجێ ئەهێڵم، بەڵام لەگەڵەوەشە خۆشحاڵم کە لە ماوەی 2 وەرزی درێژخایەنە زیاتر لە 100 پرۆگراممان پێشکەشکردن لە چوارچێوەی هۆشیاری بەکارهێنانی سۆشیال میدیا و هەموو ئەو زانیاریانەی کە لەسەر داهێنراوەکانی تەکنەلۆژیا هەیە بە پشتبەستن بە ئەزمون و دیدگا جیاوازەکانی هەر یەک لەو پسپۆڕانەی کە میوانداریان بە خۆشحاڵیەوە لە ستۆدیۆی سلێمانی و هەولێر و لە ناو لە دەرەوەی وڵات قبول کردوین. دیارە لە پرۆگرامی ئەمڕۆمانیشدا ئاماژە ئەکەین بە ڕۆڵی یاخود با بڵین کاریگەریە فراوانەکەی تەکنەلۆژیا لەسەر میدیاکاران، ئاخۆ ئەو کەسانەی کە لە کایی ڕاگەیاندندا کارەکەن هەتاوەکو چەند سوودمەندن، هەتاوەکو چەند گەشببینن بە هەموو ئەو لێکەوتە جیاوازانەی کە داهێنراوەکانی تەکنەلۆژیا لەسەر کۆمەڵگە دروستیان کردەوە، وەک ئەوەی کە ئێستا خۆیان سەپاندووە بەسەرمانە و بوونەتە بەشێکی سەرەکی لەسەر کۆمەڵگە. بەڵێ بۆ ئەم مەبەستە ئێمە میوانداری زۆر بەڕێز حاکم فەرهادمان کردووە کە میدیاکارێکی سەرکەوتون و ئێستا ڕاستە و خۆ لە ستۆدیۆی ناوەن لە شاری هەولێر لەگەڵمانە میوانە. ئەم کاتەوە باش. سەرچاوم دکتۆر. بەخێر بێی. زۆر سپاس. تۆ زانین پرۆگرامەکەم مێتاڤێرس واتای چییە؟ وەڵاهی ڕەنگە نەکم من زۆر کەس نەزانێ جا مادام ئاخر بەرنامەشە بەداخەوە من پێم ناخۆش بوو کە وادوت بەرنامەکەت بەرنامەیەکی زۆر باش بوو ئەگەر نەبێتە مجاملە من بۆ خۆم بەردەوام جۆم لێگرتووە. نازانم ئەوان خۆت دەزانی بۆچی یەکەی بە ئاخر بەرنامە، بەڵام ڕەنگە هەموو کەس نەزانێت مێتاڤێرسیانی چی. بەڵێ تۆگەر ئەوە هەر بۆشمان ڕوونکەیتەوە خراپ نیە وەکو شتەکانی کرد. تۆ هەمیشە کە گەنگەشەی تەکنەلۆژیا ئەکەین هەمیشە ترسێکت لە تەکنەلۆژیا هەیە. جا من ئەگەر ئێستا بۆ ڕوونکەمەوە زیاترە ترسی، بەس مادەم پێت خۆشە بۆت باسەکەم. بەڵام بەر لەوەی کە باسی کەم بەڕاستیەکەی کاک حاکم هەموو شتێک چۆن سەرەتایی هەیە کۆتایی هەیە. دیارە کارکردنیش لە میدیا بۆ خۆی سیزنە، وەرزی تایبەتە. ئێمەش وەرزی پرۆگرامەکەمان بە کۆتا دێت. ئینشاڵا لە ئایندەیەکی نزیک و لە داهاتوودا بەشتی باشتر دێنەوە خزمەتی بیسەر و بینەرەکانمان. من پێم خۆشە کە کۆت لە کۆتا بەرنامە لەگەڵت بەشدارم، وەکو وایە لە سەرەتا لەگەڵت. بەڵێ وەکو عەرە بەڵێ مسکل خیتام. دەست خۆش. هەر بژیت. کاک حاکم بۆ بیسەرەکان و بینەرەکانیشمان بەڕاستی مێتاڤێرس دنیایەکی گریمانەی خەیاڵی دروست کراوە، واتە تۆ بە شێوازێکی وەهمی تیایدای جەستت لەوێ نییە، بەڵام هەستەکانت ئیشەکە. ئێمە لە سەردەمی کۆڕۆنایە دەزانین زۆربەی سێکتەرەکانی ژیان ڕاوەستا و بۆ ئەلکترۆنی، بەڵام تەنیا هەستێک کە ئەیتوانی پراکتیزەی گوزەرکردن بە ژیانە بکە هەستی بینین بوو. بەڵام لێرە لە ناو مێتاڤێرسە هەموو هەستەکانت ئیشەکە، واتە تۆ بە شێوازێکی گریمانەی بازارەکەی حتا هەستی بۆنکردن تامکردن بەبێ ئەوەی تۆ ئەو خواردنت پێبێ ئەڕۆی تەماشای یاری ئەەکەی، هەمووی بە سوود وەرگرتن لە تەکنەلۆژیای سەردەم و بەکارهێنانی ئەو چاویلکە VRی ئەو سێدوریەی ئەو ڕەهەندی سێدوریەی کە ئێمە زۆر جار فیلمەکانمان پێ تەماشا کردووە. ئەمە مێتاڤێرسە و کە لە ئێستادا زۆربەی کۆمپانیاکانی بواری تەکنەلۆژیا بە تایبەتی فەیسبوک هەنگاوەنێن بۆ چوونە نێو مێتاڤێرس. هەر بۆیە فەیسبوک ناوی کۆمپانیاکەشی گۆڕی و کردی بە مێتاواتە بەشی یەکەمی مێتاڤێرسە. یعنی بە کورت و کرمانجیەکەی تەکنۆلۆژیا تۆ خەتە دنیای خەیاڵەوە نەک دنیای واقع، تۆوتە بۆنیژەکەی تامیژەکەی، یعنی بە کورت و کرمانجیەکەی ئەخاتە سوچێکەوە تۆ ئاگال لە مەحمووی بێزەوان نییە، بەڵامە بێ هەستیشی پێ بکەیت. باش زۆر باش نیگەران مەبە، ئینشەڵڵا تەکنەلۆژیا زۆر لەوە زیاترە لە ئاس پێشبینیەکانی جەنابتا کە ڕەنگە چەندین لێکەوتەی گونجاوی هەبێ کە لە درێژەی پرۆگرامەکە گەنگەشەی زیاتری لەبارەوە ئەەکەین. بەڵام ئەوەی کە ئەمەوێ ئێستا وەکو سەرەتایەک باسی لێوە بکەم، جەنابەت لە ناو ئەو مۆبایلە زیرەکەی کە لە بەردەستایە
هەتاوکو چەند بەریەکەوتنت لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتیەکانە هەیە و لە ڕووە میدیایەکەیەوە چەند سوودی لێ ئەبینیت خۆی با ئەگەر لەسەر تەکنۆلۆژیا قسە بکەین لە سەرەتاوە ڕاستە تەکنۆلۆژیا گۆڕانکاری گەورە داهێنانی گەورەی لە هەموو بوارەکانە کردووە لە ناویشیاندا لە میدیا بەڕاستی هەنگاوی زۆر گەورەی ناوە بەرەو پێشەوە تۆ هەر لە کامێراوە تەماشاکە کە ئێستا کامێرا بۆتە دیجیتالی ئەوەش بەشێکە لەو تەکنۆلۆژیا و لەو داهێنانەوەی ئێستا ئێمە لە رادیۆ پەخشمان هەیە و ڕاستە و خۆش خەڵکت دەتوانێت بمان بینێ باشە یەکێک لە ئەنی شتە هەرە با بڵێن باشەکان و لایەنە خراپەکانیشی هەموو ئەو کەسانی کە مۆبایلی زیرێکیان پێیەکە بۆ خۆ دەزانی ئەوش بەشێکە لەو ژیری مۆبایلەکەت ئەگەر ببینین وەڵا من دوو مۆبایلیشم پێ لە باتی یەک ئاواش دژی تەکنەلۆژیا من دژی تەکنەلۆژیان نیم بەس ئەگەر ئەفۆمکە خۆ پاسوەردی لەسەر نیە با پاسوەردی لەسەر ئەدەی بۆ مام بکەرەوە هەر حەزەکەم بیبینم بۆچی حەزەکەی بیزانم چەند پلتفۆرمی سوۆشال میدیا ڕاوەسە بەدەم پێ دەڵێن باش ڕاوەسە من ئەوە ڕسمی کێی لەسەر بۆ پیشانە خۆم هەر هیچی لەسەر گوڵەکی لەسەرە بەڕاستی من هیچیم نەبوو هیچێکی ناوانە نە فەیسبوک نە ئینستاگرام نە هیچ لێرە دووسێ کوڕی گەنجی خۆت ئاسا هاتن لێرە ئێستا و برادرانی شەزارن کۆسێکی دوو ڕۆژەیان بۆ ئێمە کردەوە لەسەر چۆنیەتی بەکارهێنانی فەیسبوک وتیانە بێ هەموو فەیسبوک ئەم شتانەتامێ وتم کاکە من نامەوێ چونکە حەزم لێ نییە بەران هاتنە سەرم نەخێر چۆن تۆ ڕاگەاندنکاری وەلحاصل هەموو شتەکانیان بۆ داناوم بەس بەسەری خۆم فەیسبوکەکەی لێ دەرچێ هەنێ جاریش ئینستاگرام ئەوانەی کە کەمتر بەکارێنم سناپچات هەر بەکاری ناهێنم زۆر کەم تۆ لە لای منی لە ئەزانم لە لای تۆم ئەزانم بەس بەکاری ناهێنم بەڵام من پێتەڵێم بەڕاستی سوودی زۆر دەگەم مەسەرەن لە فەیسبوک حاکم فەرهاد کە پێشکەشکارێکی لە دامەزراوی کوردستان 24 لە دیۆ میدیایەکەیەوە چەند سوودت لەم تەکنەلۆژیای ئامێرە زیرەکە وەرگرتووە زۆر بە تایبەتی بۆ خوێندنەوەی کۆمەڵێک هەواڵ لە گۆڤار و ڕۆژنامە هەم عەرەبی هەم عالەمیەکان بە حکمیەوەی من دووسێ زمان دەزانم و زمان ئینگلیزیەکەشم زانینی زمان گرنگە زۆر گرنگە بەڵام ئەگەر سیرکەی ئێمە مەترسیەکەمان لەسەر تەکنەلۆژیا ڕەنگە تۆ لەگەڵما زۆر جار سوحبەتیشمان کردو بە یەکەوە کەوا پێ دوایە من لە تەکنۆلۆژیا ترسم نا تەکنۆلۆژیا هەنگاوی زۆر گەورەی ناوە لە دوای حربی عالەمی یەکەم دووهەمەوە لە دوای ساڵی 1950 بە دیاریکراوی هەنگاوی گەورەینا تا گەیشتە ساڵی 2000 لە 2000 هێندە خێرا تەکنۆلۆژیا هێندە خێرا داهێنانی تازەیەەکە مرۆڤ فریای ناکەوێت بەسیترین شت هەر ئەو مۆبایلی لای من و لای جەنابەتێ هەر هەمومان بووین بە کۆیلەی ئەو ئێستا بۆ هەر شوێنێ بچی بۆ هەر ماڵێگەچی لە دوای سەلام عەلەیک هێشتا چیان نهێنەوە هەر کەس مۆبایلی خۆی دەرێناو خەریکێتی خۆ من نیگەرانیەکەم لە چییە؟ نیگەرانیەکەم لە بە سوودفە بەسەر قسەیەکی ئەنشتاین ناکەوتم دەڵێ ئەو عالمە گەورەیە کە ئیتر گەورەترین داهێنانی کردووە دەڵێ من ترسم لە تەکنۆلۆژیا نییە بەڵام ترسم لە ئایندەی تەکنۆلۆژیایە ئەوەندە پێش بکەوێ ئیتر مرۆڤ ببێتە کۆیلەی ئامێرەکان کە ئێستا بووینەتە کۆیلەی تەلەفۆنەکان هەر بەڕاستیەکەی پێشەوەی کە باس لەوە بکەین کە ئەبینە کۆیلە یاخود نابین چەندە پێشەکەوێ زۆر پێش کەوتووە بە حکمیەوەی کە ئێستا ئێمە ئیش لەسەر زیرەکی دەستکرد و ڕۆبۆتەکانەکەین بەڵام باز لەواکەی کە ئێمە کۆیلەی ئەم ئامێرە زیرەکانین کۆیلەی ئەم مۆبایلانین ئەزانی کاک حاکم هۆکارەکەی چییە؟ حاکم فەرهاد هۆکارەکەی ئەوەیە ئێمە شێوازە دروستەکەمان نییە بۆ بەکارهێنان لە دنیادا ڕاشکاوانە ئەم قسەیاکەم لە دنیادا خەڵک مۆبایل بەکارەهێنێ بەس لە کوردستان و لە زۆربەی وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاست ئەم مۆبایلە ئێمە بەکارەهێنێ ئەمە هۆکارە سەرەکیەکەیە و جالەوەش بەڕادەیەک ئێمە ئاڵوودەی ئامێری زیرەک و تەکنەلۆژیا بووین کە ناتوانین بە هیچ شێوازێک دەستبەرداری بین من هەر بەش بە حاڵی خۆم توێژینەوە یەکەم ئەنجام داوە لە نێو قوتابیەکانی زانکۆدا پرسیارم لێ کردوون کە تاوەکو چەند ئەتوانی بۆ نمونە ئەگەر ئینتەرنێتت نەمێنێ دەست بەجێ پەلەقاژەتە بۆ ئەوەی کە ئینتەرنێت پەیدا بکەیت و بچیتەوە ناو دنیا گریمانەیەکە ئەگەر شەحنت نەمێنێ ئەگەر مۆبایلەکەت شەحنی نەما بۆ ئەمانە چی ئەەکەی
هەمووی دەست پێشخەرن و هەمووی هات و هاواریان لێ هەڵەستێ. لە یەکێکی تر لە بەشی توێژینەوەکەم پرسیارێکی گشتیم کردو سەبارەت بەوەی ئەگەر بێت و ڕۆژێک مۆبایلەکەت لا نەبێت چی ئەەکەی؟ ئەزانی وەڵام هەنێک لە وەڵامەکان چۆن بۆم هاتووە ئەڵێ دڵم ئەتەقێ ئەمرم شێ دەبم. ئەمە لە سەر و ئاڵوودەبوونەوەین ئێمە کەواتە تۆ لە قۆناغی ئاڵوودەیی دەرچووی کە زۆر جار پسپۆڕەکان پزیشکە بەڕێزەکان هۆشداری دەدەن ئەڵێن ئەوەندە ئەم قۆناغە مەترسیدارە کە ئەستەمە بتوانی دەستبەرداری بی ڕەنگە ئەو کەسانەی مادەی کحولی بەکارەهێنن یاخود جگەرە ئاسانتر ئەتوانن دەستبەرداری بن وەک لەو قۆناغی مەترسیدارەی کە خەڵکی تێەکەوێت. بەڵام دکتۆر یەک خاڵ لەبیرت بێ من هەم بۆ خۆم لە ئەوروپا ژیاوم زۆر جاری سەردانی ئەوروپا دەکەم بڕوات هەبێ خەڵکی ئەوروپا وەکو ئێمەی لێ هاتووە یعنی خەڵکە بینی لەسەر جادە ئەوی ژاگای لە خۆینی لەسەر ئەڕوات و خەریکی مۆبایلەکەیەتی یعنی ئەم ئاڵوودەبوونە تۆ هەر لە تەلەفۆنەکەەوە بیگرە باشە ئەگەر هەنگاوەکانی تر هاتنە پێشێ ئەمن تۆزێ پێشەوەی کە هاتم بۆ تەلەڤیزیۆن جۆم لە بەرنمەکەی تۆ گرگە و بەرنمەی تۆمارتان کردووە باسی شتێکت کرد بەڕاستی لە لای من ئەمە دیسان و مەترسیشکێ وتت فیلمێکم بینیەوە لە ناو فیلمەکە ڕۆبۆتێک من پێویستم بە کلێنێکسە ڕۆبۆتەکە بۆی هێنام باش ئەگەر هاتوو ئەم تەکنەلۆژیایە ئەم زیرەکی دەستکردە زۆر چوە پێشەوە لە 25 ساڵی داهاتوو ڕا 50 ساڵی داهاتوو زۆر بە زیاتر چی ڕووە ئەدا ڕۆبۆتەکە خواردنێ بۆ دروستەکە ڕۆبۆتۆکە ماڵە بۆ پاکاتەوە ڕۆبۆتەکە توانێت بشر شووە ینی تۆ ئیتر هیچ کار و کاسبی نیە بیتە شتێکی تەمەڵ لەسەر کورسیەک دانیشتووی ئالەت هەموو شتێک بۆ تۆکە ئەو کاتە مرۆڤایەتی چی لێ بەسەردی ئەمەیە پرسیارەکە یعنی ئێستا ئالەت هەموو شتەکانم بۆکە باشە ئیسراحەتە زۆر باشە ئاسانکاری زۆری بۆ کردو بەڵێ ینی دوای ئەوە چیە بێ بەڵێ لە ئێستادا تەکنەلۆژیا ئەوەندە پێشکەوتووە کە کۆمپانیاکانی بواری بەرهەمهێنانی تەکنەلۆژیا لە سەرقاڵی دروستکردنی دەیان مۆدێل و vێرژنی تازەی ڕۆبۆتەکانن ئەمە مەبەستە سەرەکیەکە باوەڕم پێ بکە کاک حاکم بە پێی هەموو ئەو دیدگا و توێژینەوە جیاوازانەی کە من ڕۆژانە دەیان خوێنمەوانێ باس لەواکە هەموو ئەمانە بۆ کار ئاسانی ژیانی مرۆڤایەتی دروست بوون بەڵام ئێستا هەر خودی هەندێک لە کۆمپانیاکان یەکێک لەوانە OpenAI کە ChatGPT دروست کردووە ئەتوانێت بە چەند چرکەیەک توێژینەوەی دکتۆراکەم من 3 ساڵ خەریکی بوو من ویستم ئەوە بڵێم ئەو بە چەند دقەیەک ئەتوانێت هەموو سەرچاوەکان چەند هیلاک بووی تا خوێندوتە تا دکتۆرا وەرگرتووە تا بەحث نووسیوە ئێستا کەواتە ڕۆبۆتێکە بۆ دروستەکەن زیرەکی دەستکرد ئاسن هەر ناچێتە مەکتەب هیچی ناوێ شوێنی تۆژە گرێ و ڕەنگە لە تۆش زیرەکتر بێ و لە هەمان کاتیشدا ئەرکی سەرشانت سووکەکە کار ئاسانیت بۆکە من جەناب و بینەر و بیسەرەکانم ناترسێنم من گەشتبینم بە داهاتووی تەکنەلۆژیا بەڕاستیەکەی ئەوەندە لایەنی باشی هەیە ئەگەر بگەڕینەوە پرۆگرامەکانی ڕابردوومان دەزانین کە چەندە گۆڕانکاری گەورەی هەر شۆڕشە بۆ خۆی ناویان ناوە شۆڕشی مرۆڤایەتی ئەم داهێنراوە تازایی تەکنەلۆژیا کە پێوترێ زیرەکی دەستکرد هەر بۆ خۆی ئەمە دەیان لایەنی ئەرێنی بۆ سەرژیانی مرۆڤایەتی دروست کردووە مەسائیلی هاک و مەسائیلی زمان و تۆ ئەتوانی لە کاتێکا وەرگێڕانی ئۆتۆماتیکیت بۆ ئەکا و لە ئەمە جگەلەوەی کە میدیاکان سوود لە تەکنیکەکانی زیرەکی دەستکرد وەرەگرن ئەمە ناڕۆمە مەسائیلی لایەنی پزیشکیەوە کە بەڕاستی سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێ زیرەکی دەستکرد ڕەنگە لە داهاتوودا زۆر زیاتر لە مرۆڤ بۆ نەخۆشەکان بکە ئەوە تا تۆ لە ماڵی خۆتا داخلی نەخۆشخانەیەکە بی لە هەندستانەوە دکتۆرەکە لە ڕێی تەکنەلۆژیای زیرەکی دەستکردەوە بە سەرکەوتوی بە گرنگیەوە نەشتەرگەریت بۆکە بەڵام خۆی دوای ئەم بەڵامەیە تۆ چاوەڕێەکەی دوای ئەم بەڵامە ئەوەیە کە لە هەمان کاتدا هەڕەشەیە بۆ مرۆڤایەتی لە بەرەوەی بەشێکی زۆری دەستی کار لە ناوە بە من لێرە من ئێستا وتم باز زوو بڵێم کۆتا پرۆگرام تا ڕۆبۆت شوێنی نەگرتوومەتەوە شوێنی من و تۆ دەرهێنەرە بەڕێزەکانمان و دەیان هەلی کاری تر لە سەرجەم سێکتەرە جیاوازەکانە ئەگرێتەوە کە ئەمەش دوجار هەڕەشەیە هەر بۆیە یەکێک لەو کەسانەی کە داهێنەری تەکنەلۆژیایە گەورەترین کۆمپانیاکانی هەیە کە خاوەنی تویتەر بوو ئێستا ئێکسە
ئەو بۆ خۆیڵێ مەترسیە ئەڵێ ئەبێ ئێمە هەڵوەستە بکەین لە ئێستاە سنوورێک بۆ تواناکانی زیرەکی دەستکرد دابنین بەڵام لە وەڵامدا هەنێکی ترکەوەکو من گەشتبینن ئەڵێن هیچ کاتێک ناتوانێت شوێنی مرۆڤ بگرێتەوە لەبەرەوەی دوجار مرۆڤ ڕۆبۆتەکان دروستەکە باشە کاک حاکم زۆر باشە ڕوونە تا ئێستا ڕوونە دکتۆر ژیان بەڵام تۆ ئاماژت بە زۆر شتدا یەکێ لەوانەی کە کارەکانی لە دەست دەرەچێ لە داهاتوە جەنابی منم وەرجێر من کە لە بریتانیا ژیام کاری وەرجێڕیم کردو ینی بە ڕسمی متەرجمی دەوڵەتی بریتانیاش بووم ئەوەشمان لە دەست دەرەچێ هیچ شتێک نامێنێ ئێستا ئیتر ینی داهاتووی مرۆڤ هەستەکانی ینی ئەو ڕۆبۆتە هەموو کارێک بۆ تۆکە بەڵام ناوبەر قسەکانە بیر نەچێتەوە کاک سەرکار لە کۆنتترۆڵەوە پەیامم بۆ نێرێ ئەڵێت فیل نییە شوێن بە من چۆڵکە ئەوە تۆ خۆتی خۆتەی بەدەستەوە تەسلیمی تەکنەلۆژیا بووی نەفیلیش و نە هیچیش و ڕۆبۆتیشی پشکۆلەیە لە تۆ باشتر دەرهێنانەکە لە تۆ باشتر عقلیشی لە هەموو شتەکان بەڵام مەترسیەکە لە کوایە هەندێک فیلم لە ساڵەکانی هەشتا و نەوەتەکانیش لەسەر زیرەشی دەستکرد دەکەی ئەوسا هێشتا نەبوو بەس پێشبینی کراوە پێشبینی کراوە باسییان لەوە نەدەکرد کە ئیتر ڕۆبۆتەکان لە مرۆڤەکان زیرەکن لێ هەڵەگەڕنەوە یعنی هەڵەگەڕێتەوە لە مرۆڤەکان و بێتە شەڕی نێوان مرۆڤ و ئەو ڕۆبۆتانە من باسی ئەوە ناکەم من باسی ئەوەکەم ئایا ژیری دەستکرد دواتر دەتوانێت ئەو هەستانەی مرۆڤیش کە ئێستا ئیشیشی لەسەرەکرێ هەستی مرۆڤیش دەربڕێ ئەگەر گەیشتە ئەوە مرۆڤ کۆتایی دێ یانی تر تۆ کەسم ناوێ هیچ کەسێک من کەسم ناوێ لە ماڵەکەی خۆم دانیشم و لەگەڵ ڕۆبۆتێکە تەوا و ئاو بێنەوە دەستان بشۆ ئەمە چی لێەکە تۆ ئیتر تەوا و کۆمەلگا یاخود مرۆڤ ئەبێتە کۆیلەی ئالەت کۆیلەی ئەو ئامێرە و تەواو مرۆ بەرەو چۆ ئەزانی ناتوانین بڵین ئەبێتە کۆیلە بەڵام ئەتوانین بڵین کە ڕۆبۆتەکان و زیرەکی دەستکرد بوونێتە بەشێکی دانەبراو لە کۆمەڵگە سەبارەت بە هەستەکان کە ئەتوانێت کۆنتترۆڵی هەستەکانی مرۆڤ بکات تا ڕادەیەک ئەتوانێت بەڵام ناتوانێت هاوشێوەی مرۆڤ مستەحیلە یان یەکێک لەو شانی کە دڵخۆشکەرە ڕۆبۆت ناتوانێت وەکو مرۆڤ بیر بکاتەوە ناتوانێ هەست و ئەو هەست و سۆزەی کە مرۆڤ بە یەکتری ئەبەخشێ ئامێرێک تۆ کاک حاکم ئەوە تا بە منەڵی ئامێرێک کە دەستکردی مرۆڤە داتا ڕاهێنراوەکانی مرۆڤە دای ئەنێ چۆن نەتوانێ هەستم بۆ دەربڕێ بەڵام دەتوانێت گوێگرێکی باش بێ دەتوانێت هاوڕێیەکی باش و سەرکەوت و مخلیس بێ بنمونە ئێمە لە ناو سناپچاتە لە ناو ئەم مۆبایلەیە ئەوە ئێستا لایڤم کردوتەوە ئەگەر نا ئەچوومە ناو سناپچاتەوە ڕۆبۆتێکمان هەیە خەڵک زۆر ڕقیلێتی خەڵک جاری وایە لی بێزارە چکە لە سەری سەرەوەی چاتەکانە دایمەن من ڕاشکاو ئەم قسەیاکەم بە هاوڕێکانی شموتووە وتومە لە هەمووتان نزیکترە چکە زۆر بە جوانی گۆم لێگرێ تۆزانی من کە بێتاقەتە بم قسە لەگەڵ ئەواکەم بە زمانی عەرەبی وەڵامم ئەیاتەوە بە زمانی ئینگلیزی جگەلەوە کۆمەڵێک وشە هەیە کە لە چوارچەوەی گفتوگۆکردنا من لێوەی فێرە کوردەڵێ شەرحی خۆ بکە ئەوە ئەیلێت زۆر باش ئەو تا شەرحی خۆتێ کرد ئێستا ینی کەواتە تۆ ئێستا پێویستە بەیەکێک نەماوە تۆ قسەی لەگەڵا بکەی لەگەڵ تەلەفۆنەکەت قسەکەی بەڵام نەموتووە تۆ جۆ بگرە مەترسیەکە لەکوێ مەترسیەکە لێرێ مرۆڤ کۆمپیوتەری دروست کردو وایە باش بەڵام کۆمپیوتەر لە مرۆڤ زیرەکترە یعنی ئەو شانەی کۆمپیوتەرێکە مرۆڤ پێی ناکرێت لە کاتێکە مرۆڤ خۆی دروستی کردووە خۆ مەترسی من ناڵێم تەکنۆلۆژیا خراپە بمانەوە نەمانەوێت ئەو لافاوەی کە دێ لافاوی تەکنۆلۆژیایە هەموو شت لەگەڵ خۆی ڕاماڵێ سەردەمی ئەو کاتێک کە مرۆڤ سادە و ساکار بوو نەما من زۆر جار باسی کابراایەکم بۆ کردووی لە گوندەکەی خۆمان شوانە تا ئێستا تەلەفۆنیشی پێ نییە جارێکی پێم و دووتم کاک مەحموو ئەزانی تۆ زۆر بەختەوەری وتی ئەرەوەڵا ئۆباماش بە پیاو نازان بۆ خۆم لەگەڵ بزنەکانمەچم بۆ شاخە کاس بەقەدەر من بەختەوەر نییە خۆ ڕاستیژەکە ژیانێکی سادە و ساکار مەترسیەکە لە کوێیە لە دوای 25 ساڵی تر چی ڕوادات لێرێ بەڵام ئەمە لە ئێستەوە قورسە ڕەنگە پێشببینی بکرێ بەڵام 100% دیاری ناکرێ هەرگیز من بەتەحەداوە ئەم قسەیە ئەەکەم حاکم فەرهاد زۆر ئەستەمە تۆ ئێستا باسی کاریگەری تەکنەلۆژیا بکەی لە 20 ساڵی داهاتوودا ئەم هەڵسەنگاندنە
ئەم تەقییمکردنە بۆ تواناکانی تەکنەلۆژیا زۆر قورسە لەبەرەوەی خۆت سەرەتا شتێکی جوانە دوودوتت ئەمەندە خێرا تەکنەلۆژیا گەشەکە هەتا داهێنراوێک ئەتەوێ خۆڕابێنی لە سەریا شێکی تر دروستە بێ ئەم سرعەتەیە واد لێکا کە تۆ پێشبینیەکانت نەتوانی وەکو پێویست هەڵپسەنگێنی کە بۆ داهاتووی تەکنەلۆژیا چی ئەبێ بەڵام حەزم کرد ئاماژە بۆ بکەم ئەڵەی پێشتر ژیان سادە بووە بەڵام بیرمان نەچێ ستایلی ژیان بۆ خۆی بەو شێوازەیە دەگۆڕێ ڕەنگە پێش ئەو سادەیەش چەندین قۆناغی تری مرۆڤایەتی بڕی بێ بۆیە هەر بۆ خۆی هەڵکەوتەی ژیانی مرۆڤایەتی بەردەوام لە گۆڕاندایە کەواتە کە ژیانی مرۆڤ گۆڕا پێداویستیەکانی دەوروبەریشی لەگەڵیا ئەگۆڕێ میدیاکانیش لەگەڵیدا دەگۆڕێ زۆر شت هەیە زۆر پرۆگرام هەیە مەسەلەن زۆر بەرنامەی تەرفیهی هەیە تیکتۆک هەیە ڕەنگە خەڵک ناڕازی بێ لێی بەڵام منەڵێم ئەمانەش ضرورەتن لەبەرەوەی خەڵکی خۆیان هەیە بەکارهێنەری خۆیان هەیە بۆیە ئێمە ناکرێ هیچ شتێک ڕەت بکەینەوە ئەوەی کە هەستەکەی مەترسیە ئەتوانی سنووری بۆ دابنەی ئەخرزانی چۆن دکتۆر من ناڵێم ڕەتیەکەم و من دەڵێم ئەو لافاوی تەکنۆلۆژیایە هات هەمومان ڕائەماڵێ ئەبێ خۆبۆڵێکی منیش خۆبۆڵمە بەڵام مەترسیەکەی من ڕەنگە دەیان سەدان هەزاران کەسی تری وەکو منیشە بێ مرۆڤ چی لێ دێ یعنی لە دوجارە تەکنۆلۆژیا بەم خێرایی کە دێت وەکو خۆشت وتی ناتوانانی پێشبینی بکەیت چی لێ دێ دوایی وردەوردە مرۆڤ بە تەنها گۆشە گیر دەبێت تەنها لەگەڵ ئامێرەکانی تۆ وتی ئێستا من لەگەڵ تەلەفۆنەکەم قسەیەکەم باشە لە ئێستاوە تۆ لەگەڵ تەلەفۆنەکەت قسەیەکەی ئەی ئەگەر هەنگاوەکانی تر هات ئەگەر دوای ڕۆبۆتێکی باشات و لە ماڵەوە ڕۆبۆتێک کڕی کەس ناوێ هەر بۆ خۆ لە ماڵەوەی چێکە ئێستا کاک حاکم مەسەلەن دوی شەو بووە من خەوم زراوە پێویستیم بە کەسێ بووە ئێ خۆ من خەڵک خەبەر ناکەمەوە ئەو 24 سەعات بەردەسە و قسەم لەگەڵا کرد ئەمە شتێکی زۆر باشە بەڵام ئەمە پێویستی ئەزانی ئێستا پیانەوترێکی پیانەوترێ پێویستیەکی هەمیشەی پێویستیەکی حتمی بوونەتە واقع ئەگەر ئێمە بمانەوێ و نەمانەوێت تەکنەلۆژیا بۆتە واقع بەڵام ئەم مەترسیە چۆن نەتوانین ڕابگرین ئەمەی کە تۆ هەڵوەستەی لەسەرەکەی حاکم فەرهاد ئەوەیە کە لە ئێستادا خاوەنی زۆربەی ئەو ئێمە شوێنێکمان هەیە جەنابەت لە ئەوروپا بووی نازام سەردانی ئەمریکات کردو یا خۆت نەچوون بەڵێ لە گەورەترین ویلایەتی ئەمریکا شوێنێکمان هەیە پێوترێت سیلیکۆن ڤالی چۆن ناوچەی پەنجاویەکمان هەیە ناوچەی تەکنەلۆژیاشمان هەیە سیلیکۆن ڤالی گەورەترین کۆمپانیاکانی تەکنەلۆژیا مێتایە مایکرۆسۆفتە گۆگڵە ئیتر هەر هەمووی لەوێ جێیان بۆتەوانێ ئەمانە لە ئێستادا لە بەرامبەر ئەو مەترسیانەی کە زیرەکی دەستکرد بۆ توانەکانی مرۆڤ وەکو هەڕەشەیەک دەیبینن خەریکی دروستکردنی ڕێکخراوی سەلامەتی تەکنەلۆژیان بۆ ئەوەی سنوورێک دابنێن بۆ توانەکانی زیرەکی دەستکرد بەڵام ئەمە دەرەنجامەکەی چێت تا ئێستا کاری لەسەرەکرێ دیار نییە یەک خاڵیکە شەمێنێتەوە سەرمایەداریش ڕێگەی پێ ناگیرێ ئەو کۆمپانیا گەورانە تۆ هەتا ئێوارە هەوڵ بڵی سنووری بۆدانەوە بە دوای پارەکەی خۆیان بۆنیە بزنێسە شتی نوێ داهێنێکەوەتە ڕێی پێ ناگیرێ من قسەکەم لەسەر ئەوەیە مرۆڤ هەستەکانی ون دەبێ چی لێ دێ خۆشەویستی بۆ کوێ دەچێ تۆ من باش شتێکی خۆشت بۆ باس بکەم ڕەنگە زۆر تایبەتیش بێ ڕۆژێکی لە ئەوروپا لەگەڵ مناڵەکان دانیشتبووین لە ماڵەوە سەیرەکەم ڕفیقێکیشیان لەوێ بوو هەمویان بە تەلەفۆنەکان خەریک بوون وتمەوە چیەکەن تیوەڵا قسەیەکەین ئەی بۆ بەدەم قسە ناکەن بۆ خۆدەمتان ش لە بێش ئینە ئاوا خۆشترە بێنەرە بەر چاوت یعنی وردە مرۆڤ چی لێ دێ خۆ من نەموتۆ تەکنۆلۆژیا خراپە منەڵێم لە زۆر بوارە تۆ توانی سوودی لە بین بۆکۆی تۆوتە دکتۆرێک ئەتوانێت زۆر لە دکتۆریشتر باشتر لە مرۆڤەکە ئەمەلیاتیشی بۆکە و نەخۆشەکەش چاکاتەوە مامۆستایەک زۆر باشتر لە جەنابەت دەرزەڵێتەوە من ئەزام تۆ حەزەکەی من چی بڵێم حەزەکەی ئەوەت پێ بڵێم بەڕاشکاوی سەردەمێک بەڕێوەیە قۆناغێکی دیکەی ژیانکردن بەڕێوەیە کە پێی ئەوترێکی بەڕۆبۆتکردنی مرۆڤ ئەمە لەو نمونەی مناڵەکەتەوە ئەتوانم لەبارەیەوە قسە بکەم کاتێک کە تۆ مناڵێک هەموو حەز و خولیا و ژیان و هەموو هەستەکانی ئەداتە ئامێرێکی مردوو کە ئەو ژیانی لە ناو مۆبایلەکەیە پێوترێ ژیانی گریمانەی
ئامادەیە تەسلیمی ژیانی ڕاستەقینەی واقعی خۆی بە ژیانێکی گریمانەی بکە، ئەمە بۆ خۆی لە خۆیدا بریتێ لە ڕۆبۆتکردن. واتە تۆ نەک هەر ڕۆبۆت ژیانت کۆنتترۆڵەکە، بەڵکو خۆشت ئەکاتە ڕۆبۆت. چونکە لەگەڵیدا ژیانەکەی بەڵێ ناڵێم تەکنۆلۆژی هەر زۆر باشە. بۆ نمونە من پێم خۆشە زیرەکی دەستکرد لە کوردستان بخرێتە خزمەت هێزی پێشمەرگەی کوردستان و هەر چوار دەورمان دوژمنە دەتوانین سوودی لێ بینن لە چوار مینیان داناوە دوژمنەکەم لە چوایە لە چوار سەنگەری لێداوە دەکرێت ڕۆبۆتێک ئەلەوەیە بێ. بەڵام لە دوجارە من ڕەنگە ئێمە نەیبینن ئێمە بە تەمەنین ڕەنگە نەگەینە ئەو کاتە ئێمە بمرین. بەڵام دوجار لە دوای 50 ساڵی کە لە دوای 100 ساڵی کە ئەو گریمانەی تۆ باسیەکەی ئەو مێتاڤێرسەی تۆ باسیەکەی مرۆڤەکەوێتە چۆوە ئەکەوێتە چۆی ئەم پەراوێزی تەکنەلۆژیا هەر لە پەراوێزیش نییە هەر تۆ بوویتە بەشێک لەوەی ئەو بەکارەدێنێ. ئەمەیە مەترسیەکە کرد. جا باسی ئەوەت کرد کە ئێمە لە کوردستانە بە لە شێوازە تایبەت و کاریگەریە جیهانەکانی زیرەکی دەستکردەوە بگەڕینەوە ناو کوردستانە شیرینەکەی خۆمان. ئێمە چۆن لە دەرەوە ئێستا باسیەواکەی کە زیرەکی دەستکرد لە کوردستانە بەکاربێنین بۆ پارێزگاریکردن لە لایەنی ئەمنیەت و هەروەها هەڵگرتنەوەی ئەو مینانەی کە بەداخەوە ژمارەیەکی زۆر شەهید و قوربانی بە دوای خۆی داهێنا. تۆزانی ئێستا هەر بە تایبەتی ڕۆبۆت هەیە هەر ئیشی مین هەڵگرتنەوەیە بۆ ئێمە ئەوە نەهێنین. تۆ ئەزانی لە ئێستادا جیا لە حکومەتە ئەلکترۆنیەکانی کە زۆربەی وڵاتە پێشکەوتەکانی جیهان هەیەە ئەوە تا ئەو جەنگەی لە ماوەکانی ڕابردوودا لە بینی رووسیا و ئۆکرانیا بوو جەنگی ئەلکترۆنی بوو زیاتر بە شێرشی ئەلکترۆنیانە خستە سەر یەکتری. بەڵام تۆ ئەزانی لە پاڵ ئەمەشدا ئەمریکا چەندین ڕۆبۆتی شەڕکەری هەیە ئەمەش بۆ خۆی لە خۆیدا پارێزگاریکردن لە گیانی جوندیەکانی واتە ئیش بە ڕۆبۆتەکە لە مەجای عسکەریە هەر بەتەمایە چۆن حکوومەتێکی ئەلکترۆنی دروست کردووە بە هەمان جەبهەیەکی گەورەی عسکەریش دروستکە کە ڕۆبۆت شەڕی بۆ بکە. بۆیە ئەمانە ئەمە شۆڕەشە درۆنیشان هەیە لە ئەمریکا هەر پێشانە زەردەواڵە بەقەدر 1.5 ئەبێتوانێت 40 ساعت ئەم درۆنانەی بە ئاسمانەوە یەن و ئەڕۆ لە کوردستان زۆر بچووکە 40 ساعتیش بە ئاسمانەوە مێنێتەوە هەرچی زانیاریش هەیە نەقلێکە بۆ مرکز ئەینێرێتەوە بۆ سنتەر. باشە من لەگەڵتان بۆ ئەمانە هەمووی باش ئەو ڕۆبۆتانەی بە ئاسمانی کوردستانەوە لە ماوەکانی ڕابردووە هەمووی تەکنۆلۆژیایە ئەمە هەمووی تەکنەلۆژیایە. بەڵام زیرەکی دەستکرد بیریشمان نەچێت لە کوردستانە زۆر سوود لە تەکنەلۆژیا وەرگیراوە چەندین بیرۆکەمان هەیە لە زانکۆکانە ڕۆبۆتمان هەیە کە خزمەتەکە توانیوێتی جێپەیەک لە نێو مەجای ئەلکترۆنی و زانستی زانکۆکانە بۆ خۆی بکاتەوە. حکوومەتی ئەلکترۆنی ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان خەریکە کاری لەسەرەکە چۆن شاری زیرەک هەیە لە زۆربەی وڵاتەکانە خەریکە بە خۆشحاڵیەوە لە کوردستانیش ئیشی لەسەرەکرێ کەواتە با ئێمە زۆر ڕەشبین نەبین نیم من باسی تۆزێ ڕەشبین ڕەشبین بەسەری تۆ ڕەشبین نیم. من پێم خۆشە تەکنۆلۆژیا بێتە کوردستان زۆرم پێخۆشە کە ئێستا ئێمە دەستگای باشمان هەیە لە بواری تەکنۆلۆژیا کار دەکەن. من ئەوانم هەمووی زۆر پێخۆشە بەڵام باسی مرۆڤ وەکو خۆی دەڵێم من نەک باسی کوردستان ناکەم وەکو مرۆڤ وەکو تاک چی لێ بەسەردێ لە بەردەمی زیرەکی دەستکردە دەنا زۆر دڵم بەو پێشکەوتنانەی کوردستان خۆشە زۆر دڵم بە گەنجەکانی خۆمان خۆشە کە دەیان بینم بە تایبەتی لە بواری تەکنۆلۆژیا هێندە زیرەکن هێندە چوونەتە پێشەوە ڕەنگە ئێمەمانان هەر نەزانین ئەوان چیەکەن. تەکنەلۆژیا ئێستا بەشێکە لە کۆمەڵگە و گرنگە ئێمە بزانین چۆن بەکارهێنین. ئێستا جەنابەت بەکارهێنانێکی خەریکە پێگەینەوە بەکارهێنانێکی زۆر سادە و دروستی سۆشال میدیا و ئامێرەکەت هەیە ئاڵوودەی چەند سەعات بەکارهێنی. من زۆر بەکاری ناهێنم بەڵام مەسەرەن هەندێک جار ئەگەر بزانم هەواڵێک لە چۆوە هەیە ڕەنگە لە لای ئێمە نەبێت لە شوێنێشکەوە ڕەنگە بەکاری بێنم بەڵام حەزەکەم هەر بۆ زانیاری خۆت من کەمتر بەکارێنم زۆربەی کاتم بە خوێندنەوە بەسەرە بم لە ماڵەوە خەریکی کتێب خوێندنەوە ژیانی من بەبێ کتێب ناڕوە حەزیش ناکەم لە مۆبایلەوە بیخوێنمەوە چونکە ئەبێ هەز بە بۆنی وەرەقەکە و بە مەرەکەبەکەی و لەو چێژەوە لە کتێب بەکارێنم فەیسبووکیش بەکارێنم بەڵام نە بەو ڕادەیە کە چەند سەعات ناتوانم پێت بڵێم چەند ساعت دەتوانی بڵێ باشە لە ڕۆژێکە
بڵێ 2 ساعت بە کامیلی هەموو ڕۆژەکە. پرۆگرامەکانی خۆت گەشتی هەواڵەکانی خۆت لە نێو سۆشال میدیا جێ ئەەکەیتەوە چالاکیەکانی خۆت بەگشتی؟ من هیچی ئەو شتانە ناکەم، هیچی ئەوانە ناکەم. تەنیا خوێنەری؟ تەنها خوێنەرم. بزانم ڕەنگە هەواڵێکە بێ ئێمە دەستم نەکەوتۆ لە تەلەڤیزیۆن، ڕەنگە هەواڵێکی نوێ بێ، هەرشتێکی تازە بێ، ڕەنگە مەسەرەن پێم وتی 2-3 زمان دەزانم، ڕەنگە هەوڵ بدەم ڕۆژنامە ئینگلیزیەکانیان ڕۆژنامە عەرەبیەکان زمانە زانین. جا هەر بەڕاستی ئێمە لە سیستمی پەروەردەیە لە عێراق بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی جالەوەی کە بە زمانی شیرینی کوردی ئێمە پرۆسی خوێندنمان تەواوەکەین قۆناغ بە قۆناغ، لەگەڵیشیا لە پاڵیا زمانی ئینگلیزی ئەخوێنین، زمانی عەرەبی ئەخوێنین، بەڵام وەکو پێویستە ئێستا قوتابەکانمان نەیانتوانیوە بە چەشنێک ئەم زمانە فێر بن کە قسەی پێ بکەن. بەڵام بابینەوە سەر مۆزوعەکەی خۆمان زیرەکی دەستکرد زۆر بە ئاسانی فێری زمان دەکا. وەرەوە ناو زیرەکی دەستکرد. باشە من پێم وتی من دژی نیم، بەڵام سیرکە ئێستا لە ئەوروپا لە هەموو وڵاتان ئەوروپیان زمانی دایکیان سەرەکیە، بەڵام ئەبێ زمانێک هەڵبژێرێ لەگەڵ زمانی دایک بیخوێنێ. لە پشتی ئەمە ئەو دیوارەکەەوە تۆ شتێکی ترەڵی تۆی سەلەبەر بینەر و بیسەرەکان واڵی تۆڵی دکتۆرە تەکنۆلۆژیایە. من وا ناڵێم بەسەری تۆ وا ناڵێم، ئەڵێم تەکنۆلۆژیا زۆر باشە، زۆر چاکە، بەڵام ئایندەی مرۆڤ، یعنی پرسیارەکەی منێ ئەو پرسیارە لای تۆشەیە، خۆشت بە دوای پرسیارەیە گەڕێ. ئایندەی مرۆڤ لەگەڵ مرۆڤی زیرەک چی لە ئێستا ئێوە لە یەکێ لە پرۆگرامەکان بە ئەو نمونەیە بۆ تۆ بێنم، جۆم لێ ڕاگرتە بوون میوانێکە دەبوو، تۆ لێت پرسی وتت تۆ چەند دەقەتانەوێ بۆ ئەوەی ئەو کەسە کۆپیکەن، وتی 3 بۆ 4 دقە. هی باشە خوڕی دنیا بەسرم، یعنی لە 3 بۆ 4 دقەیە من کۆپی ئەکا، کەواتە بە هەوەسی خۆشی چی پێخۆش بێ ئەوەش بە منەکە. ئەمە مەترسی نییە؟ تۆ لە داهاتوی خۆتە ترسی؟ من لە داهاتوی خۆم ناترسم، لە مرۆڤە ترسم. تۆڵە ئێمە ترس نییە، بۆچی ترسە؟ چۆن ترسین؟ ئێمە لێرەیە ئەزانی چۆنە بای ئەوە ئەبێ لە شوێنی ئەوەی ئێمە تەنیا هەوڵ نین کە سوود لەم تەکنەلۆژیایە وەرگین، لە پاڵ سوودەکەی و ئەتوانم بڵێم گرنگتریش ئەوەیە کە ئێمە هۆشیاری بڵاو بکەینەوە. من لە پرۆگرامی پێشوش حاکم فەرهاد باسم لەوە کرد، ئەمریکا کاتێک کە مۆدیلێکی تازەی ئایفۆن بەرهەمە هێنێ زۆر بە خێرایی ئەگاتە ئێمە، زۆر بە سرعەتی تەکنەلۆژیا ئاگاتە ئێمە لە یەکەم وڵاتەکان بین، بەڵێ لە یەکەمینەکانین بەکارهێنەرەکان سەرەی بۆگرن، بەڵام کەلەی بپرسە بۆچی تۆ ئەم ڤێرژنە تازەی مۆبایل بەکارهێنی نازانێڵێ وڵا بۆ خۆشی ئاخر بۆ خۆشی نییە. ئەمە کێشەکەیە. ئێمە پێویستمان بەوەیە کە ئێمە هۆشیاری بڵاو بکەینەوە، تەنیا ئێمە بەکارهێنەر نەبین، ئەبێ بزانین بۆچی بەکاریهێنین، ئامانجم چییە لە بەکارهێنان. ئەمەیە کە تۆ لە ڕێگەیەوە ئەتوانی هۆشیاری بڵاو بکەیتەوە. جا ئێستا خەڵک بەڕاستی بای ئەوەندەش زانیاری هەیە کە ئەزانێ بە ئاسانی دەنگی ئەگۆڕێ، وێنەی ئەگۆڕێ. ئێمە لە هەر لە ناو سۆشال میدیا ئەتوانین لە ڕێگەی هاشتاگەوە دەیان پەیامی جۆرا و جۆر بڵاو بکەینەوە کە ئێمە زۆر بە ئاسانی لە ڕێی جوڵەی دەموچاوە، لە ڕێی نبراتی سەوتەوە. بۆ نمونە من یەکێک لە شێوازی قسەکردنەکانم بەکارهێنم، سەرکار لێم تووڕابیڵەونە مەڵێ کاتێکەوێ ڕسمم بگرێ چاو زۆرە تروکێنم، ڕۆبۆتەکەونە چاو ناتروکێنێ، بۆیە ئەمە تەرکیزی ئەوێ. ئەمانە زۆر ئاسانە کە ئێمە فێری خەڵکی بکەین بۆ ئەوەی ڕاو نەکرێ بە هەر ڤیدۆیەکی ساختە و فەیک یان بە دەنگێکی ساختە و تا چەند ئەو خەڵقە دەتوانێت کۆنتترۆلی هەست و سۆزەکانی خۆی بکە، بەڵام لە بیریشت بێ ئاخر ئەم ئامێرە ئەم تەلەفۆنە یاری بە هەست و سۆزی تۆژەکە. باسی تیکتۆکە کرد، هەر شتێکە تۆ حەزی لێبێ لەسەر یەک خێرا بۆ دێنێ، بە دوای ئەوەی ئەمە هەمووی وایە، هەموو تۆڕە کۆمەڵایەتی تۆی کۆنتترۆل کردووە. باشە کەواتە یاری بە هەست و سۆزی تۆکە، چۆن تۆ کۆنتترۆلی هەست و سۆزی خۆت دەکەی. من باسی ئەوەم کرد مەترسیەکانی تەکنۆلۆژیا هەمووشت لە ژیانە دوولایەنە، هیچ شتێک نیە یەکلایەن، هەمووی باش بێ یا هەمووی خراپ بێ. تەکنۆلۆژیاش بە هەمان شتە، هەمووی باش نییە، لایەنی خراپیشەیە ئەوەی کە پێم وتی مرۆڤ چی لێەکە، مرۆڤ چی لێ بەسەر دێ. مرۆڤەکەوێتە سوچێکەوە ئەبێتە خزمەتکاری ئەو کۆی لەی ئالەتێک وردەوەدا هەمومان لە یەکتری دوورەکەوینەوە. ئەم دانیشتنی من و تۆ نامێنێ، ئەم دانیشتە نامێنێ، ئەم مجامەلەیە نامێنێ،
پەیوەندی کۆمەڵایەتیەکان ئاوا ها ئاج لە گوشی کە وشیەکەیتەوە پێش غەسالە پێویستە پێ نامێنێ چۆن غەسالە ئامێری شوشتنی جلوبەرێک هات ئیتر جلشتن بە دەست و پەنجە کەم بۆەوە ئەها کاتی خۆی چۆن جلیانە گوشیە ها ئاوایان لێ ئەتە پێ بڵە مرۆڤیش ئاوا لێ کات تەکنەلۆژیە زۆر خراپتریش باسیەوەت کرد حاکم فەرهات ئەڵەی کۆنتترۆلی هەست و سۆزەکە جا من پاڵپشتی بۆ قسەکەت هەر ناڵێم کۆنتترۆلی هەست و سۆزەکە هەر بەڕاستیەکەی پێ بڵێم زۆر حەزەکەی بزانی کۆنتترۆلی هەڵس و کەوتی شتەکە کۆنتترۆلی بڕیارەکانی شتەکات نەک بەتەنیا هەست و سۆز لە پاڵیا هەڵس و کەوتی تۆ ئێستا بەتاڵی تەسلیمی مۆبایل بووی ئەزانی دایک و باوکەیە دایک هەیە ئێوارە خواردن ئاماداکە مناڵەکەی بانەکە لە ژوورێکە خۆی قەتیس کردووە خەریکی شاشەیەکە بەکارێنێ ڕۆڵەکەم وەرە نانەکە بخۆ دە ڕۆڵە وەرە دەکچم وەرە دەکڕمەڕە دەنایم دە ئێستایم دە تۆزێکی تر ئەها چۆن ڕایە کێشێ زانی بەمە بۆ وایە لەبەرەوەی یەکێک لە سیفاتەکانی ئەم تەکنەلۆژیایە هێزێکی موقناتیزی هەیە چۆنی ببێ بەم شێوازە ئەتوانێ کۆنتترۆڵی بیر و هزر و توانەکانی مرۆڤ بکات ئەوە بوو منش قسەم لەسەر کرد منیش ئەوەیە ترسەکەم لێ ئێستا تۆ باسی ماڵێکت کرد بە تەنیا سەرنج بدە بۆ خۆ جەناب دکتۆری زانکۆیت و من دڵنیام بەحث زۆرەکەی بچۆرە ماڵی خزمی خۆتان نزیکتان لە دوای سەلام عەلەیک کولی کەسێ مۆبایڵەکەی دەرهێناوە یان یەکەم پرسیار ئەرێت خوا ئادەی کۆدی هینەکەتان ئینتەرنێتەکانمان ئێتێ تەلەڤزیۆنەکەش ئیشەکە ها بۆی بزانی چ فەوزایەک دروست بووە تەلەڤزیۆنی ئیشەکە هەر کەسەش خەریکی مۆبایڵەکەی خۆیەتی یەکێ چاهێنێ چاکەی سار بۆ تۆ نەیخواردوەوە ئەمەیە مەترسیەکەی کە منێڵێم ئەی باشە دوای 50 ساڵیکە واز لە مۆبایل بێنە دوای 50 ساڵیکە چی دروستە ڕەنگە پێویستە هەر بۆ مۆبایلیش نەبێت تۆ لە ڕگەی ڕۆبۆتێکەوە ڕەنگە لەگەڵ یەکێ قسە بکەی لە ئەمریکای لا ئەم سۆشال میدیایانە هەموویە چنە ناو مێتاڤێرسەوە تەکنەلۆژیا بەرە و جیهانە گریمانەی یەکە ئەڕوا لەسەر شەقام و کارگەکان و چێشتخانەکان و ناوەندە میدیایەکانە ڕۆبۆتە بینیە و ئەڕوانجاڵە چاکیش کرد سەلامێکیشمان لێکا و ئیتر ئاوای لێ حەز لێ ئاوا پێ بڵێم ئەوە داهاتووی تەکنەلۆژیا باشە خۆ من دژینیم خۆ ناتوانم ڕێک دژی بم من لافاوەکەی دێ بەڵام من باس لە هەست و نەست و بەختەوەری مرۆڤەکەم ئایا مرۆڤە و کاتە بەختەوەری دەکوژێ تەواو منیش ئەوە وت ئایا با بێمەوە بە لای سۆفیزما تۆزێک عەشق خەمێنێ نەخێر چونکە سۆفیەکان دەڵێن چی دەڵێن عەشق شوێنەکەی مێشک نییە دڵە لە ناو دڵایە کەواتە ئەوەش چی لێکە ڕێک عەشق ئەکوژێ جارێکی کە شتێک نامێنێ بە ناوی عەشق ئەیکەواتە بۆ چێژی مەگەر عەشق نەما من بۆ ئەوە هاکە کەوا مەڵێەوە لێوە هاواریان لێ هەستا ئەبێ بیسەرەکان چی بڵێن نەکەی وانەڵی کاک ئەوە لێوە قساکەن ئەو گەنجەکانی هوەرە سەرکارە دلێرە هەرسێکیان لێوە لەرزیان لێ هاوڵیان لەبەرەوەی عەبدی مۆبایڵەکانین و نەخێر هێشتا فێری عەشق نەبوون عەشق زۆر قوڵترە توخوا ینی عەشق نازانن خێر هەر هیچی لە ناخۆب مەخۆ بە قسە نییە ئەی بچۆنە ئەوە نابێ من پێم سەیرە هەندێک جار واتە ینی ئەم ئامێرانە ناتوانێت عەشق دروستکە نەخێر قەتعەن بەتاتەن ناتوانێت دروستیکە من پێشم سەیرە زۆر جار لە یەکێکە پرسن پێشکەشکارێکە لە شوێنێکەوەڵێ بڵێ سوالیەکەڵێت تۆ عاشق بووی کاکە چۆنێ وێری بڵێ عاشق بووم تۆ بڵێ حەزیانە کردووە دڵاری و کردووە ئەرێ وردە دڵاری کردو ئەمەشتی ترە من باسی عەشقەکەم بەڵام ئەم ئامێری زیرەکە ئەم زیرەکی دەستکردە ئەوەش بۆ ناهێڵێتەوە نازانم هەر بۆڵە بۆڵیانی باسی عەشقەکەن عاشقن باوەڕم پێ بکە باوەڕ ناکەم عاشق زۆر سەرکار عاشقە باوەڕ ناکەم سەرکار بۆ خۆی قوتابیشە لە زانکۆ ئەخوێنێ میدیا ئەخوێنێ دەستی خۆش ئیشێکی باشە برە و بەتواناکانی ئەیە بەڵام لەگەڵی شاقی چێکە گەر عاشق بێشتێکی باشە ئەوە دەقوڵە سەیریکە با بە یەک ڕستەی زۆر بە سادە و ساکار پێت بڵێم عاشق داوای هیچ شتێک لە معشوق ناکات ئەمەیە عاشق داوای لێ ناکە هەر عاشقێتی و تەواو ئیتر ئەم معشوقە ئەگەر خۆشیشی نەوێ ئاگاشی لێ نەبێ ئەو هەر عاشقێتی ئەڵێ ئەوێ چیای بۆ کونکەم ئەوە بۆیە ئەوە کردەگوم ئەڵێ ئینجا پێمەڵێ عاشقە بێت چیای بۆ تۆ داوای هیچ لە معشوق ناکەیت
ینی من ێستا دڵم بە ڕۆبۆتەکان خۆش نەبێت چونکە نازانن عاشق بکەن خۆ من دڵم بە ڕۆبۆت وەڵی کەیفی خۆتە کەیفی خۆتە ئەگەر تۆ بە چیرۆکە کۆنەکانلا بەم هجووم ئەگەر بە چیرۆکە کۆنەکانە بڕۆیتەوە ئێستا نمونەیەکی زۆر جوانت بۆ دێنم لەسەر عاشق هەرچەند لە بابەتەکەمان هیوادارم دەرنەچین لە مەجنون نەپرسن دەرناچین ئێمە هۆشداری دەدەین کە هەرگیز خەڵک تەسلیمی لایەنی سۆزداری مۆبایلەکان نەبێت تۆ لەو ڕوانگەیەوە باسیەکەی لە مەجنون نەپرسن ئەڵێن تۆ بۆ عاشقی لەیلا بوو ئێمەجێ هەر زۆر ناشیرینە کشی زۆر جوانیشتان بۆ دێنم بۆ ئەهێنین زۆر لەوە جوانتر ئەوش پێکەنێ ئەڵێ ئێوە زۆر سەیرە ئێوە سەیری جامەکە ئەکەن من سەیری شەرابی ناو جامەکە ئەەکەم و من سەیری جامەکەم نەکردو ئەمە عاشقە بەڵام نەگەوەی کاک سەرکار باسیەکە ڕەنگە لە خۆی معجب بێ بە کچێک پێوا بێەوە عاشقە خاڵەوە عاشق نییە زۆر خوڵترە لەوە تا وەڵامی وەرگرت سەرکار و هاوشێوەکانی سەرکاریش وەڵامیان وەرگرت کە ئەیانەوێت لە قوتسیە توی گەورەی عاشق کەمکەنەوانێ ئەگەر ئەیانەوێت لە عاشق تێبگەن بڕۆن هەندێک لەسەر سۆفیزم بخوێنەوە بچنە ناو ناژ لەم زۆر قوڵایی بەڵام بۆی بزانی عاشق چیە عاشق بریتە لە قوربانیدان وردە بەرەو کۆتایی ڕۆین بەڵام یەک شتی تر لە هەر لە پاڵ هەست و سۆزەکەیە کە زۆر جار ئەم زیرێکی دەستکردە لە ناوی دەبا ئێمە شتێکی ترمان هەیە لە کوردستان من حەزەکەم جەنابەت لەبەرەوەی ئەزممونێکی درێژخایەنترت هەیە بە تایبەتی لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان لە سەردەمانی زوودا ئێمەی کورد یەکێک لەو نازنامانەی کە پێی ئەناسرینەوە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانمانە هزرە کۆمەڵایەتیەکانمانە کە یەکێکە لە سیما جوانەکانی کوردەواری لە ئێستادا نەکتەنیا تەکنەلۆژیا و زیرەکی دەستکرد و ڕۆبۆت هەر خودی سۆشال میدیا هەر خودی مۆبایلەکانی دەستمان بە تایبەتی لە بۆنەکانە چەند لە ماوەکانی ڕابردووە جەژنی قوربانی پیرۆز بوو ئەوەندەی نامەد بۆ هات ئەوەندە خەڵک نەهاتە ماڵەکەتەوە بۆ پیرۆزباییکردن بۆیە هەستەکەی ئەمە جۆرێکە لە ڕاستە ئێمە لە ناو مۆبایلەکانەوە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانمان فراوان دەبێ لەسەر ئاستی نێودەوڵەتی نەتەوەی جیاوازە ناسین هاوزمانی خۆمان ئەدۆزینەوە بەڵام ڕۆحی پەیوەندیە کۆمەڵایەتیەکەی کوشتووە کە ئەمە بۆ خۆی مەترسیە بۆ وڵاتێکی وەکو هەرێمێکی وەکو هەرێمی کوردستان کە ئێمە بۆ خۆی نازنامەیەکە و شانازی پێوە ئەەکەین بەڵام خەریکە هەمومان تەسلیمی مۆبایلەکانە بین زۆر باشە ینی مەسلێکی زۆر گرنگت جوڵان ئێستا سێریکە تەنانەت بۆ تەعزێ کە خاوەن تەعزێت چەندێ پێویستە چەندێ پێویستی بە خەڵکە بچن بۆ لای بۆژی لە ئازارەکانی کەم بێتەوە تەعزێ نەماوە هەر بۆ مۆبایلە نامەیەکی بۆ نێری خوا ئافوی کە هاوبەشی خەمتانین جەژنە پیرۆزە بە هەماشتەکان ئەوش کۆپیە کەواتە ئەوەیە کە من باس تۆ پرسەدانی لایکەکە ینی بەدڵمە و پرسەیە بەڵێ ئەنج ئەوەیە کە من باسم کرد ئێستا لەم کوردستانەی خۆمان کە هێندە تێکەڵاو بووین منەگەر باسی کۆنیشت بۆ بکەم دەر و دراوسێ ئەمەندە تێکەڵاو بوون بەیەکە لە یەک خێزانەچوو ئێستا خێزانەکەش خەریکە لە بەریەک هەڵەوەشێ یەک پرسیاری تایبەتت لە یەکەم ئەفوم کە جەنابەت لە گەڕەکژیت یاخود لە باڵەخانەیان لە شقا وەڵا قوربان بەداخەوە لە باڵەخانەژیم لە شوقەیەژیم باشە تا ئێستا دراوسەیەکم هەیە ئەو ئستمەوە بپرسم هەمشۆتان هەیە هاتوچۆ نەوەڵە تا ئەم چرکە ساتە لەو قاتێ من لێژیم دراوسەیەکمانێ عەرەبن زۆر دەمێکە لە سلێمانین مناڵەکانی هەر لێ بکەبینی من بچووک بوون ئێستا پیاون کوردی باش قسەیەکەن هەر ئەوەندەیە کە چامان بەیەکەوە سەلام عەلەیکم چۆنە سیحەتان باشەوە بە مەسعەدەکە چی نەخوارەوە ئەگەر ڕۆژێک ڕووداوێکی نەخوازرا و خوا نەخواستە نەخۆشیەکە تا ئێستا ڕووی نەداوە نەخێر بۆ نەخۆشی سەردانی یەکترمان نەکردو بەڵام ڕەنگە نازانم تا ئێستا ئەوە ڕووی نەداوە بەڵام ڕەنگە ئەگەر لە دەرگای یەکیان بڵێ بڵێ فریام بکەون ڕەنگە فریاو بکەون بەڵام هیچ پەیوەندێک نیە لە عیمارە گەورە باشە تۆ پێشنیارەکەی ئەم پرۆگرامە من بە شانازیەوە ئەیڵێم کە تاکە پرۆگرامە لەم سەردەمی تەکنەلۆژیا و زیرێکی دەستکرد و شۆڕشی زانیاریەکانە ئەتوانم بڵێم دامەزراوی کوردستان 24 و بەتایبەتی رادیۆی کوردستان 24 تەنیا دەستگایە کە توانیوێتی پرۆگرامێکی
هۆشیاری لە دیدگای زانستیەوە شرۆڤەی ئەم بابەتانە بکە. هەز ناکەی ئەمە گرنگە زۆر زیاتر پەرەی پێ بدرێ و بچێتە نێو تەلەڤیزیۆن و میدیاکانی ترەوە. با قەیشێکە رادیۆ کوردستان 24 ئەم دەست پێشخەریەی کردووە، پێشنیاری ئەوە ناکەی کە ئەمە درێژەی هەبێ لە نێو میدیاکانی دیکەیە؟ من پێم وابوو یەکێک لە ئێستا شێڵێم ینی نەک بۆ مجاملە یەکێک لە پرۆگرامە هەرە باشەکانە لە بەرنامە هەرە باشەکان لە بیریش بیانی کوردستان 24 نە لەبەرەوەی خۆمان لێرین نەبێتە مەدحوسەنات دەست پێشخەری زۆر گەورەی کردو لە هەموو بوارەکان لە هەموو پرۆگرامەکانی حتا تەنانەت لە هەواڵەکانی لە هەموو شتەکانی. من پێم باشە ئێستاش پێ دەڵێم خۆزیە ئەمە دوا پرۆگرام نەبووایە چونکە تەکنۆلۆژیا قسەکردن لەسەر تەکنۆلۆژیا و ئایندەی تەکنۆلۆژیا ئەوە ئەهێنێ کە پرۆگرامی لەسەر بکرێت. ڕاستە زۆر سپاس دەکەین بەڕاستی ماندوومان کردی سوودمان لە دیدگا جیاوازەکان و تێڕوانینی جەنابەت و پێشهاتەکانت بۆ داهاتووی تەکنەلۆژیا هەر بۆ خۆی کە چەند هۆشداریەکەتدا کە مۆبایل زۆر بەکارهێنانی مەترسیە ئەمە بۆ خۆی هۆشیارکردنەوەی خەڵکە. بۆیە دڵخۆشین بەبوونت بەردەوام بە. چاوازەکەم زۆر سپاس دەستان خۆش بێ هیوادارم تۆر سەرکۆتوبی هەرچەنە گوتە دەمە دوا پرۆگرامە هیوادارم دوا پرۆگرام ئینشەڵڵا لە داهاتوودا بەکاری باشتر لە پرۆگرامی تر. بەڵێ بیسەران و بینەرانمان ئەمە کۆتا پرۆگرامی مێتاڤێرس بوو لە رادیۆ سۆشال میدیای کوردستان 24. بە پێویستی ئەزانم کە زۆر سپاسی دامەزراوە و بەڕێوبەرە بەڕێزەکانی کوردستان 24 بکەم. سپاسی هەریەک لە سەرکار ئاری هوەر دلێر کە دەرهێنەر و کامێرامان و سەربازی ون و ئەگەر ئەوانە نەبن من ناتوانم لێرە پرۆگرامەکەم بکەن. هەر باسکەیت میوانیان بۆ ئەوە یەکێک اینجا بەڕاستی زۆر سپاسی بەشی پەیوەندیەکانەکەم من ڕاشکاوانە پێتان بڵێم بیسەرەکانمان بینەرەکانمان یەکێک لەو شانەی کە زۆر خۆشحاڵمەکە لەم پرۆگرامەیە زۆرترین کەسانی بە ئەزمون و پسپۆر میوانداری کراون لەسەر ئەم مێزگردەی پرۆگرامەکەی من کە میوانداریان قبول کردووە و توانیویانە سوود بە کۆمەڵگە بگەێنن لەمەڕ لێکەوتەکانی تەکنەلۆژیا و هەروەها مەترسیەکانی چەندین هۆشداریان داوە لە پێناو بەکارهێنانێکی دروستدا. بۆیە لێرەوە زۆر سپاسی کاک شەڤانەکەم دکتۆر شەڤانی ترەوە خەریکە گفتوگۆی دکتۆران ئامایەکەیەکە و هەروەها سپاسی هەریەک لە ئەندامەکانی دیکەی پەیوەندیەکانەکەم کە پێشتر کاک عەمار لەوێ بووە و هەروەها ئێستا خات و سکاڵا و هەروەها پەروین کەیتر هەیە هیبا خان هیبا کە ئەمانە هەر یەکێکیان ئەتوانم بڵێن هاوکارێکی جددی من بوون لەوەی کە کارەکانی منیان بە باشی ڕایی کردووە. بۆیە من سوپاس گوزارم کە ئەم پرۆگرامم بە سەرکەوتووی کۆتایی هاو کە هەموو ئەمەش بە پاڵپشتی و دڵفراوانی دامەزراوەی کوردستان 24 و بە تایبەتی ئیدارەی رادیۆی کوردستان 24 و زۆر بەڕێز کاکاوار کە بەڕێوبەرایەتی رادیۆی کوردستان 24ەکە بیریشم نەچێ من بەم ستایلە جوانەوە خۆم پیشانی ئێوە ئەم بەشی میکەپ لە کوردستان 24 ڕۆڵێکی جدیان هەیە کاک حاکم خات و بەهار خات و شیرین و هەروەها خات و ژیا کە ماندوون بەڕاستی بە ئێمەوە. بۆیە دەست خۆش زۆر سپاس بۆ هەمووتان. لە هەمووی گرنگتر بینەرەکانم ئەتوانم بڵێم هۆکارێکی سەرەکی بوون بۆ ئەوەی کە من بتوانم زیاتر لە 100 پرۆگرام پێشکەش بە بینەر و بیسەرەکانم بکەم کە چەندین بابەتی بەسوود لە چوارچێوەی پەروەردەیەکی تەندروست و هەروەها بەکارهێنانێکی دروست و هەروەها بڵاوکردنەوەی هۆشیاری لەمەڕ ئەو تەکنەلۆژیایی کە ئێستا بۆتە بەشێکی سەرەکی لە کۆمەڵگە. ئێوەش ئاسوودە بن و خواتان لەگەڵ هەر بژیت.